بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانان خوشویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. بردوام الله درس وتارة تایبەتەکان من كترخان من كردو بوالام دانوي شبه و گومانی ناحەزان و دڵ نەخۆشەکان کە بەرامبەر ئاینی پیرۆزی ئیسلام هەیەە. یەکێک لەم گومانانەی تر کە دەیخەنە ناو دڵ و دەرونی موسڵمانانەوە بە هەڵا تێگەیشتن و گەورەکردنی فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیسان هەر تایبەتە بە ئافرەتانەوە. ئەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کەم سەیری ئافرەتی کردووە و ئاینی پیرۆزی ئیسلام بە کەم سەیری دەکات. ئەوە تا پیغمبر صلی الله علیه و سلم فرموویەتی ما ئەفلح قوم ولوا ئەمرهم ئیمرأة. قومێک سەرفراز نابن، ڕزگاربوو نابن کە ئەمری ئەوان و کار و باری ئەوان بەدەست ئافرەتێکەوە بێت. حەدیثەکە حەدیثێکی صحیحە. تەواوی حەدیثەکە بەم جۆرەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆمەڵێک لقوم فارس بو مدينة دين خلشي فارس برو مدينة دين فسألهم رسول الله صلى الله عليه وسلم بيغصن برسياريان لذاقات من يلي أمر فارس ده فرميت استاد شيء كاروباري فارس بري ودبات. قال أحدهم امرأة يكجان وتي آفرتيكا كتي كسرابوه. لو كانت ذا بيغمبر صلى الله عليه وسلم ما أفلح قوم ولوا أمرهم امرأة. والروايات تريجي هي بل لن يشهاتوا واتا قومك قومك فلاح ورزقار بون سرفرازي بخوي ونابينت كأمر كاركاني كاروباري أفرتك بالريوي ببات. أما حديثك حديث صحيحة وشيء قوم وشيء امرأة هردو كان نكرا في سياق النفي أو النهي تعم. واتا حديث قبل العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب. حديث قباسي قوم كسرى قوم فارسة بلام حديث كيف بيغمر صلى الله عليه وسلم نبرأوي دو شيء تدا كنكيريو ولا سياق النفي جداهاتوا كمايل بيش هاتوا كواتا عامة هيس هر قومك ئافرەت ئیدارەی گەورەی وڵاتەکە بکات، وڵاتەکە ئەو قەومە ڕزگار نابێت، سەرفراز نابێت. حەدیثەکە حەدیثێکی سەحە و ئێمە موسڵمان باوەڕمان پێیەتی، بەڵام وەکو خۆی وەکو لەگدانەوەکەی خۆی لەژێر ڕۆشنایی هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئافرەتانە و لە بوارەکانی ژیاندا چیان پێسپێرراوە و چۆن بوون. ئەگەر ویلایەت مەبەستی پێ نوسڕەت بێت، ویلایەت لە زمانەوانەکەدا کە لە سەرەتا کتێبەکەتان هاتووە لەم شوبهەیەدا دەڵێ ئەگەر ویلایەت بکەسر الواوی و فەتحیە ئەگەر بەمانای نوسڕەت بێ واتە سەرخستن، ئەوە گومان لەوەدانیە ژن و پیاوی ئیماندار سەرخەری یەکترین، وانە ئەمە هیچ ئیشکالێک لەوەدانیە. یعنی ئەگەر مەثەلەن قەومێک ڕزگاری دەبێت کە ئافرەتان سەریخەن، بەڵام لێرەدا حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەبەستی پێ ئەم ویلایەت و ئەوە نییە، ئەگەر ئەوە هیچ ئیشکالێک لەوەدانیە. مەبەست پێ ئەوەیە کە دەفەرمێ وەلەو ئەمرەهم، زانایان بەوە لێکی ئێدنەوە کە ئیمامەی عوظما، یعنی گەورەی هەموو موسڵمانان یا قەومەکە هەمووی ئافرەتێک بێت، ئەم قەومە سەرکەوتوو نابێت. حکمەتەکە والله ئەعلەم لەوەدا نەوەکو ئافرەت مەثەلەن دیسان زۆر خراپ بێ، میلەتەکە بەرەو خراپی بەرێ، توانە و هێزی ئەوەی نییە. کەم وڵاتەتان بینیوە سەرکردەی ئەرکانی جێشی ئافرەت بێت. لەوانەیە مەثەلەن فرقەیەک ئەویش هەر بۆ نەریت و بۆ دیعایە دروست دەکەن، دەڵێن ئەوە تا ئەمە جێشەکەمان ئافرەتیش تێدایە. بەس هیچ نییە، لەولاشەوە ئافرەتەکان ئافرەتی پیاوی تر حیمایان دەکەن، ئەو بەحساب خۆیان لە فرقەیەکی عەسکەریدان. لەگەڵ ڕێزم
لەوانەیە تێمان لەگەر کەسێک گوێ لێمە بڵێ دیسان بێڕێزیمان بەرامبەر دەکەن نا بێڕێزی نییەوە بێڕێزی نییە ئەمە واقعەکەیە یعنی ئافرەتەکە زۆر شت هەیە بەو ناکرێت زۆر شت هەیە بە مەسەلەی شەڕ و جەنگ و پارێزگاری خۆی وەکو پێویست پێ ناکرێت جا چۆن دەتوانێت پارێزگاری لە قەومێ بکە بە زۆری ئەوانەی کە دەبن بەسەرکردا لیاقەیەکی بەدەنی لیاقەیەکی عەقڵی بەهێزیان هەیە خەڵکێکی زۆریان بە پشتەوەیە بە بڕیاری ئەو بەڕێدا دەڕوات توانای ئینقیلابی هەیە کە قەت نەمان بینیوە مەثەلەن من خۆکو خۆم نەم خوێندێتەوە نەم بیستووە ئینقیلابێکی وڵاتێک لە ڕابردوو لە ئێستاشدا ئافرەت کردبێتی یعنی بچێ مەسەلەن بتوانێت ئینقیلاب لە کودەتایەک لە وڵاتێک بکات و ئافرەتێک بێتە سەرکار و پیاو لابدات ناتوانێت توانای ئەوەی نییە ئەگەر بژڵێ وەڵا نابێت چۆن شتی وا هەیە ئێدە بخۆ هەر قسە نییە هەر بە قسە نییە بڵێ وەڵا هەیە ئێ نابێ واقعەکە دەریخات ئەی کوا لە شوێ هەیە يعني باسي من بس سردمي فراعنة دراسة يكم كرد دليل لتشوارصد وحفتا ملك كبياو بوا تنها بينز ملكان لسردمي فراعنة بينز يعني أفرد بون تشوارصد وحفتا ببينز أي أواني كالدفاع عند الدين في المسكي تمساحي بو أفرد الرجن كاكتو لما الله الرزي بقرا شر أو إلى سلمك وبلي إسلام رزي لأن قلت والله نايكا تسرج شولات كاك والله توجنايكيه ئەوەی کە ڕەخنە لە دین دەگرێت دیارە خۆی زۆر دیندار نییە ئێکوا ببێت ئەوەی کە عنی کاڵین دینداری کاتە بێدینە زۆر دینی ئیسلامی قوبوڵ نییە ئێ باشە ئێوە ئامادەن خۆتان لە شوێنە پۆستە گرنگەکان دایان بنن من نەمبینیوە زۆربەی حیزبەکان لە کوردستان و لە عێراق و لە وڵاتانی تر کە سەیری دەکەی و هەتا وڵاتانی غەربی و شوێنەکانی تریش کە سەیری دەکەی یعنی ئافرەتەکانیان ئیدعای ئیسلامیش ناکەن دژی ئیسلامە دەڵێن ئیسلام ڕێزی ئافرەتی نەگرتووە نایکاتە سەرۆکی وڵات ئێدە کاکەی و بیکەنە بابتان بینین لە شوێ دیکەنە لە شوێ ڕێژەیەکتان داناوە وەکو لە دەرسەکەی تریش باسم کرد ڕێژەتان داناوە فەڕستان کردو بۆی نەبێتە عیبە قسەیەک دەکەن و بۆ خۆشتاوانە بن هەرەوە هیچی تر نەک ئافرەتەکە بەهێز و توانای خۆیەوە خۆی فەڕستکات بێتە مەیدانەوە هەر پیاوان ڕێژەی 125 چ لە داناوە دەوێت ئەوەندە ئافرەت بێت ئەو نافرەت بێت ئەویش پێگەی استراتیژیان نادەنێ ئەو باسی ئیسلام ناکەم باسی ئەم هەموو ئەفکار و ئەحزابانی کە بڕۆ لە کۆمەڵگای مرۆڤایەتیدا هەیە لەم سەرزەویەدا لە کۆمەڵگەی موسڵمانەکان و غەیری ئەوەش کۆمەڵگەی کافر و بێباوەڕەکان شوێنێکی پۆستێکی بەهێز و ستراتیژی قەتتان بینیوە مەسەلەن سەرۆکی یان وەزیری دیفاع ئافرەت بێت ئەکڕەوە پیا شەڕیانە لەسەری سەد پیا شەڕ دەکاتێکیان دەڵێن کامل لە هەموو ئەولاتر ئەوی داهێنن جا ئافرەتێک دەکرێت ئەم شوێنە ناکرێتێ بۆچی چونکە ئافرەت بەڵێ ئافرەتی زۆر بەهێزیش هەیە زۆر بەتواناش هەیە زۆر بەغیرەتیش هەیە پیاوی وهەیە لەوانەیە مریشکێک نەتوانێت سەر بڕێ ئافرەتی جوانش هەیە وەڵا بە خەیاڵی دانا لەوانەیە پیاوی پێ بکوژرێت پێ ئاسایی بێت ئەوانەش هەیە بەڵام بەگشتی ئافرەت عاتیفە زاڵە بەسەریدا کە عاتیفە زاڵە بەسەریدا لەوانەیە ئیدارەی ئوممەتێک بەڕێوەبردنی ئوممەتێک زۆر قورسە ئەو ئیشەوە بگرێ بارێک قورسایەکی دەخەیە سەرشان کە لە توانایدا نییە هەر بۆیەشە ئەگەر ئەوانەی ڕخنە پێرەدین دەگرن با خۆیان ئازابن لە حیزبەکانی خۆیان لە فکرەکانی خۆیان لە ڕێکخراوەکانی خۆیان مثلا ڕێکخراوە چەند ڕێکخراوێکمان لەوانەیە هەبێت پشتیوانی ئافرەت دەکات دەیەوێت ڕزگاری کات لە دەستی ئیسلام دەی تۆ پیاو بە کە سەرۆکی ڕێکخراوەکەی بڵێ منەوە دەستبەرداری بووم تەسلیم بووم لەبەر ئەوەی ئافرەتێک لە من لێ هاتووتر هەیە لە ڕێکخراوەکەمدا ئەو سەرۆکە و من دەمەجێگر بزان دیکەن ئەی باشە بەچی خۆڵەشەشن بۆچی ڕخنە لە دین دەگرن لە کاتێکدا خۆیان نەیکەن یعنی کام سەرۆک وڵاتە بڕۆ لەم وڵاتە سەرزەویە 200 وڵاتە سەنە هەیە لە سەرزەویە ئێستا 195 نازانم 205 سەنە چەند 196 196 چەند وڵاتی سەرۆکەی ئافرەتە ئەلانێ پەنجەی دەست بژمێرێت بە پەنجەی دەشت هەتا وەزیرەکانیشیان وەزیرەکانیش بەڵێ وەزیر شتێکی ترە وەزیر چونکە سیستەمە ئێستا
پرۆسەیەکە لەوانەیە فەرقێکی وای نەبێت حتا مەلا یعنی لە وڵاتانێک بینی ومانە بە پەنجەی تۆمە درێژ نەکەی بۆی شوێنێک لەوانەیە وەزیر هەر خوێنەواریشی نەبێت کێشەی نییە سیستەمێکە بۆی دانراوە ئەچێتە سەری و 4 ساڵە ئیش دەکات و ئیشەکەش ئەوەیە ینی 4 ساڵیە و دەچێتە سەر ئیشەکەی خۆی و ئەگەر زانیگەنی زانی خۆ کەس محاسبەی ناکات شتێک شەر دەزانێت لەبەر ئەوەی چی هەیە موسسەیە وەزیر ئێستا چی دەکات هەر مەثەلەن ئیمزایەکە دەیکات قەڵەمەکەی سوورە ئیمزایەکە دەیکات مدیر عام هەیە مدیری عام مدیر عامەکە یا مدیری دیوان زۆربەی ئیشەکانەوە دەیکات تەنها ئیمزای بۆ دەبات ئیشەکانەوە دەیکات سیستەمێکە و تەواو و ئەنجام مدیریەتی بچووکتر لەو هەیە و بەڕێوە تەواو بۆ شێوەی دەڕۆ یعنی لێرە کە پێغەمبەر صلی الله فەرموویەتی قەومێک سەر ناکەوێت و فەلاح ڕزگاربوون نابینێ بەخۆیەوە کە ئافرەتێک سەرکردایەتی بکات لەبەرەوەی ئافرەت ناتوانێت زۆر ناتوانێت لەوانەیە قودرەی قیادی تێدایە بەڵام قودرەی تەوجیهی نییە مش زۆر گرنگە هەیە لیاقەتێکی قیادی تێدایە بەڵام ناتوانێت بڕیار دەرکات ناتوانێت فەرمان دەرکات بۆیە هەندێک لە زانایان فەرق لە بینی ئەم دوو قودرەیە دەکەن القدرة القيادية والقدرة التوجيهية کەسایەتی قیادی تێدا بەڵام بڕیاردانی ناتوانێت بڕیاردانی نییە ناتوانێت بۆیەش سەیری هەکەین هەتا لە وڵاتانی ئیسلامیش دای خۆمان ئەوانەی کە بە شریعەتی ئیسلامیش ئیش ناکەن بەدەگمەن وا دەبینی مەسەلەن لە 100 محافەزەیە پارێزگارێک ئافرەت بێت لە 1000 قایمێتە لەوانەیە 50 قایمەتی ئافرەت نەبێت بۆ ناحێش بە هەمان شێوە لە ناحێش مدیری ناحێ کەمن زۆر کەمن زۆر بەکەمی ئێ باشەوی بۆ ناکەنێ بۆ خۆیان ئەوەندە بەهێزنی بڕۆنە پێشەوە خۆی فەرز کات جاری وایە ئێستا مەثەلەن پیاوێک ئەوەنە لێ هاتووە 4 ساڵی خۆی تەواو کردو دوای ئەوەندە بەهێز و بەتوانایە جا عیلاقاتی شەرعی هەبێ یاخود ناشەرعی هەبێت بە ناساری دەبێت 4 ساڵ تریشی دانێنەوە چونکە دەڵێن لەو باشترمان دەست ناکەوێت خۆش بێ ناخۆش بێت بێەوە بێت باش بێ و باش نەبێت بێەوە یعنی خۆی فەرز دەکات پیاو خۆی فەرز دەکات کە ئەمری واقعە بەس ئافرەت ناتوانێت خۆی بکات ئەمری واقعە بۆی ناکرێت توانای کەس ڕێی لێ نەگرتووە بەس خۆی ئەم توانایی نییە خۆی تەعالا ئەوەی بۆ ئەو داناوە یعنی بەڵام ئایا کە دەڵێن پێغەمبەر صلی الله فەرموویەتی ڕزگار نابێت کە فەرمانی گەورەی موسڵمانان بەدەست ئەوە بێت یان قەومی وێستەوە بێت ئایا لە خوار فەرمانەوە مەسەلەن مدیری مەکتەبێک بێت مدیری مستەشفایە هەتا وەزیر بێت وەزیرەیەکە ئەوانە ئایا دەکرێت ئافرەت بێت والله ئەعلەم هیچ ئیشکالێک لەوە دانیە بۆ چونکە ئەوانە دەکەوێتە سەر پسپۆر إن خير من استأجرت القوي الأمين بۆ ئیدارەکردن دوو شت ضرورە ئەو کەسە قوی بێت قوی یعنی قوی مەسڵەن پێشان و شەوکەت و ئازایەتی نییە بەڵکو لە بڕیاردانە و لە علم و عەقڵدا علم ئەم پسپۆڕی خۆی هەیەی توانای باشی هەبێت لەوانەیە ئافرەتێک مەثەلەن ببێتە وەزیری ژینگە مەثەلەن بەڵام دراسەیەکی باشی لە ژینگەدا هەیە لە پیاوێکی نەخێنەوار باشتر بێت هیچی نازانێەوە هیچی لێ نازانێت بۆیە ئەمەی خاڵی یەکە خاڵی دومیش ئەمانەت ئەمیندار بێت دەستپاک بێت دڵسۆز بێت لە ئیشەکەی خۆیدا خیانەت نەکات لاواز نەبێ بەرامبەر بەرتیل چونکە دایم ئەوەی دەبێتە مەسئول یەک لەو کێشە گەورانەی کە تووشی دەبێتەوە بریتە لە بەرتیل خەڵک شتی بۆ دێنێت پێشتر هیچ نەبوو ئەمڕۆ من مۆزەفێکم لە دایرەکەی خۆم مەسەلەن مهندسێکە لە شارەوانی بەیانی پێشنیار دەکرێت بۆ بەیانی دەبێتە مدیری شارەوانی ئەو شوێنە پێشتر ماگانە و 600-500 هەزاری خۆی وەرگرتووە کە مۆزەفێکی شارەوانیەکەی خۆی بووە بەڵام دوای دەبێتە مدیری شارەوانی کۆمپانیا دێت بە یەک ئیمزای تۆ کاکە بۆ مامکە ئەمە 30 دەفتەری بۆ تۆ بێت 40 دەفتەر بۆ تۆ خۆی بۆ ناشیرێت ئەگەر ئەوە با زیرەکیش بێت زیرەکی و علمەکەی لەلایەک لەوانەیە بەوەی بووبێتە مدیری شارەوانی بەڵام ئەگەر ئەمیندار نەبێت بەرامبەر پارە خۆی بۆ ناژیرێت
جا بۆیە سەیریکەن دائیم ئەمانەت ئینسان دەبێت لەوە دەست بکە ئێستا بەگشتی ڕخنە لە دەسەڵاتداری وڵات دەگرین دەڵین پارە دەخۆن خیانەت دەکەن ئاوا ئەم جۆرە شتان دەڵێن بەڵام خۆمان دەبێت هەرێکێک لە ئێمە حتا لە گەنجێتیەوە لە تەمەنی گەنجێتیەوە هەرێکێک لە ئێوە خەڵک بەگشتی بیر لەوە بکاتەوە ئایا کە 250 تەبع دەکەوێتە لای تۆ لە بازار لە کڕن و فرۆشتنێکە ئایا دەتوانی 250 بژێڕیتەوە 250 تەبع هیچ نێوە نییە کەی نەتوانی 250 نەفست ڕێگری لێکە دەڵێ دیگەڕێ نەیزانی ئەوایە غەدری لێکردی فێڵی لێکردی مەیدەوە کەی شەیطان وەسوسەی بۆ دروستکردی نەفسی خۆت قەنەعەتی پێ هێنای کە ئەم 250 بخۆیت نەیدیتەوە ئەوە لەوە ئەمین بە یەقینت هەبێ تۆ ببیە مدیری شارەوانی و ببیە وەزیر و ئەوانە تۆ بە دڵنیاییەوە یعنی دەبیتە مشەخۆرێک وێنەت نەبێت بۆچی تۆ نەفسەکەی خۆت نەتوانی بگریەوە لە 251 کە حرامە بۆ تۆ ئەی سپێنە بەیەک ئیمزای تۆ یەک کەسیش پێی نازانێت کەس پێی نازانێت بەیەک ئیمزای تۆ دەفتەرت دەست دەکەوێت دەفتەرت دەست دەکەوێت خۆت بۆ تۆ 250 خۆت بنەگیراوە لە دەفتەرە خۆت بۆ ڕاوەگیرێت جا بۆیە زۆر گرنگەوە ئەگەدار بن کاکە هەمووتان یعنی هەوڵ دائیم معان لە ئیسلامە دائیم تاک لەسەر ئەوە پەروەردە دەکرێت لە تاوانی بچووک خۆت بپارێزە کەی توانیت لە تاوانی بچووک خۆت بپارێزی گەورەش خۆت دەتپارێزرێت کۆرە لە تاوانی گەورە بدۆ لە تاوانی بچووک شکست بێنی دڵنیا بە تاوانی گەورەت بۆ بڕەخسێت هیچی سڵی ناکەیتەوە دەکەیت بۆ ئێستا هەیە دەڵێ وەڵڵای خۆ من مەسەلەن نەزەر دەکەم نەزەر چییە بەسوڵ زینا ناکەم دەبێ وریابی ئەگەر نەزەرت زۆر لە ئاسان بوو ڕۆژێک بڕەخسێت پەنا بەخوای گەورە زیناش دەکەیت پەنا بەخوا ڕۆژێک 250 دڵی دی 250 چێکاکە و خەڵکە ئەمە حکومەتە هەموو پارەی خوارد خەڵک بەگەندەڵی و پارەی خواری ئێمە چێوە پارەیمە خوردەوە پارەی کارەبا نادەین چی تێدا ئێمەژەوەندە ئاو نادەین دەی تۆ گەوە نادەیت هەلەوە خۆت بۆ ناگیرێ نەفست ڕێگەت نادا وەڵڵا تۆش ببیتەوی شەرەوا بۆ وەخت خۆی هێر ئاوا بووە یعنی کامەی کە تۆ دەیبینی ئێستا خەڵک بەگەندەڵ ناوی دەبا لە تەمەنی گەنجێتی و لە تەمەنێک کە هیچی بەدەستەوە نەبوو خەڵکە ڕەوا بوو کەسێک بوو دژی دزی بوو دژی گەندەڵی بوو دژی ئەوە بوو بەڵام شتی وای نەبینی بوو بەس دژی گەندەڵی بچوو بوو 250 دەی وعی بۆ بیخۆم بەئێستا 250,000 تەبەردەست دەفتەری لەبەردەستیدا جا بۆیە گەنج لەسەر ئەوە پەروەردە بێ ئێستا گەنج لەوانەیە هەیە زۆر ڕخنە لە باوک و دایکی بگرێ بڵێ وەڵڵاهی لە باوکم زۆر ڕازی نیم باشە باوکم بۆ خەڵک باسی دەکات غەش دەکات هەندێک جار لە معاملەکان فێڵی هەیە وڵا عیبە گەنجێکە وا دەڵێت لەوانەیە ئەمە قۆناغا هەیە ڕخنی لە باوکی خۆی بگرێت بڵێ بەداخەوە وەڵڵاهی زۆری لێ ڕازی نیم دیندار نییە بۆ وا دەکات بسا نابێکە کاکە ئەو سەختی ژیان وە فرسەتەکانی خۆ دەوڵەمەندەکردن هاتووە دەپێشی تۆ زاریت مەسئولیەتێکت لەسەر نییە گەنجێکی هیچت لەسەر نییە شەو ڕۆژ خەوەکەی خۆتەیە و یاریکردن و مەکتەب و هیچ مەسئولیەتێکت بەسەر نییە با سەختی ژیانت بکەوێتە سەر با ببی خێزاندار مناڵت هەبێت با کرێخانوت پێ نەدرێت با ئیشت دەست نەکەوێت ئەو کاتە مهمە ئەو کاتە ئازایەتیە غەش نەکەی پارەت بکەوێتە بەردەست و پێویستیشت پێیە بەڵام کە حرام بێنەی خۆی بۆیە کاتێک کە باوکێک پیاوێک شکست دەهێنێت سەختیەکانی ژیانەوە لێ دەکات بەس کە سەرەتا خۆت پەروەردە کرد لەسەر ئەوە سەرەتا خۆ پەروەردەکە تۆ 250 زۆر مهمە 250 لەوە حرام نەخۆیت لە مەکتەبی هەیە قەڵەمێک مەتەلەن قەڵەمی برادەرێکی دەکەوێتە بەردەست نایەتەوە بەکەمی نەزانیەوە لەوانەیە بڕوا قەڵەمەکە هەستیشی پێ نەکە بەڵام تۆ بەم قەڵەمە خۆت بۆ نەشگیرێت کۆرە سبەی نێشتێکی گەورەتر بکەوێتە بەردەستت ناتوانی نەفسەکەت ڕێگەت هەر پێ نادات دەڵێ بابە یەک جارت بۆ ڕەخساوە 4 ساڵە جاریشتر بۆ تۆ نایەتەوە خەڵک هەمووی ئەوە دەوڵەمەند بوو هەموو قسەی خەڵکیێرەوەیە دەڵێ بابە فرسەتی تۆیە 2 ساڵی کە تۆ نامێنی ئەم حکومەتە نامێنێەوە تۆش خۆت دەوڵەمەند کە گوێم پێ مەدە پارەی تۆیان سەخواردووە لە وڵاتانی خەلیج مەسەلەن لەو کاتی لەدایک دەبێ هەنی پاسایی وا بۆ دێنێتەوە شەیتانش وا بۆ دێنێتەوە لە هەرچی کتێبی فقیدا بگەڕێ ئەو هەموو قسانی تێرانی بۆی قەناعەت ببێنێ شتی وات بۆ دروست دەکات شەیتان بۆ دروست دەکات بابە ئەوتان لە وڵاتانی خەلیج خەڵک لەو کاتی لەدایک دەبێ پارەی خۆی هەیە دەی من پارەی خۆم ئەگەر مەسەلەن ئەوەندە دەفتەرش بدزم لێیان حەڵاڵی خۆمە لەو کاتیەوە لێیان خواردم
ئەو زاڵمانە وەستەم کارانە شەیتان وا لێ دەکا کە بیکەی جا ئەوەش بەوەشەوە ناوەستێت ئەی کە پارەتە بە تووشی دەبی کە پارەت بە حەڵاڵێ حرامی خوارد اینجا دەکەوێتە سەر ئەوم پارە چۆن سەرف بکەی اینجا دەکەوێتە ناو تاوانەوە هەموو ئەو کەسانەی کە سەرەتا فەقیر بوون و دوای دەوڵەمەند بوون تەمەنای ئەوە دەکەن دڵن خۆزگە فەقیرەکە باین کە فەقیر بووین تاوانمان نەدەکرد پارەمان نەبوو بیکەین ئێستا پارەمان زۆرە نازانین چی لێ بکەین هەر ڕۆژەی بە دوای تاوانێکەوەین ئاسانە بۆمان بە پارە دەکری ئیشەکان ڕۆژ دوای ڕۆژ لە تاواندایە بۆیە وریابیت ئەم دەقەیە کە لە ژیانی گەنجێتی خۆت دایت و فام دەکەیتەوە هەوڵ بدە لە تاوانە بچووکەکان بە دوور بیت کە خۆت پێ پارێزرا ئینشاءالله لە گەورەش خوا دەتپارێزێت خوا دەتپارێزێت بەڵام وریای خۆت بە خۆت تاقیکەوە لە تاوانی بچووک و لە دزی بچووک و لەم جۆرەشتانە خۆت بۆ نەژیرە حاشای بەڕێزدان خۆت بۆ نەژیرە زۆر خێرا چارەسەری خۆت کە تۆشتت بکەوێتە بەردەست ئەمان زۆر مشکلە دەبێ بڵێن سەد ڕەحمەت لە مەسەلەن مەسئول و لەوانی پێشتر کە گەندەڵ بوو کردویانە تۆ بکەوێتە بەردەستت خراپتر دەبی ئافرەت کاتێک کە دەسەڵاتی دەکەوێتە بەردەست ئافرەت بڵێ و ئەمە واقعەکە لە بەرامبەر پیاوە ئەو توانایی نییە توانایی خۆزاڵکردن بڕیاردان ئەمە واقعەکەیە ئەگەر بڵین کلتور وای لێ کردو ئێستا چکە ئەمە قسەکەیانە دایم دڵم بابە مۆزوعەوە نییە خۆ ئێستا بڵێ ئێمە واین لە دائیرەکانە ئافرەت لە دواوەیە ئیشەکانی وەکو هەر پیاو زیاتر دەیکات و لە شوێن ئەوە ئەو قسانەمان بۆ دەکەن دڵ بابە هەموو ئەو شتانە ئێوە ئەوە 1400 ساڵە میلەتتان بەدەستەوەیە کلتورەکە وای کردو ئێمە وا لاوازین کلتور وای کردووە ئەم کلتوری دینە نەمێنێت ئێمە وا لاواز نین باشە کاکە ئەمە تۆ کلتورەکە وای لێ کردویت بۆ دەی لە وڵاتەکانی تر چۆن بوویت ئێستا چۆنە ئەگەر لە وڵاتانی ئەوروپی و لادینی و ئەم شوێنانە فعلەن ئافرەت سەرۆکی وڵاتەکان زۆربەیان ئەون ئیدارە هەمووی بەدەست ئەوانە تەکنۆلۆجیا و ئیبداعات و پێشکەوتن زۆربەی ئەوانن و ئەوان کۆنتڕۆڵیان کردو دڵین وایە بەس وانە هەمووی هەروە بۆیە ئەمە یعنی ناحاڵی بوونە لە خوێندنەوەی واقعی مرۆڤایەتی تۆ بڵێ وڵات کلتوری ئیسلام 1400 ساڵە وای لە ئافرەت کردووە ئەجینا ئافرەت وانە کوڕ ئافرەت زۆر ڕێزی لێنراوە لە دینە زۆر ڕێزی لێ گیراوە هەموو ڕێزێکی لێنراوە ئەوە تا دەفەرمە لە فەرماکردن بە چاکەونێکردن لە خراپە المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر أي چۆن ئافرەت دەتوانێت فەرمان بە چاکە بکات کە نەخوێنێت کە شارەزایی نەبێت ئیسلام ڕێگری نەکردووە لەم جۆرەشتانە بەڵام ئیسلام دەیەوێت ئافرەت و میلەتێک بەرەو هەڵدێر نەبات ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن بە ئافرەتی فەرمووە بە ئەباتەڕیشی فەرمووە ئامان وریا بە ئەوادەڕ لە داهاتی خۆتدا هیچ فەرمانێک سەرکردایەتی کردن و بەڕێوەبردننی دوو کەس نەگری دەست خۆتەوە لەبەرەوەی لاوازی پیاویشە پیاوی لاواز بۆ ئیدارە نابێت پیاوی لاواز بۆ ئیدارە نابێت ینی سەرێشە بۆ خەڵک دروست دەکات بۆ ئیدارەکە هەر پیاوێک لاواز بوو بەڕێوەبەری هەر شوێنێک بوو بەڕێوەبەری مەکتەبێک لاواز بوو ئەو تەڵەبە هەمووی بەزەعە دەچێت نەتان بینیوە مەکتەبی وە مدیرەکەی زۆر ینی بەهێزە کۆنتڕۆڵی خۆی مەکتەبەکەی لەدەست نەداوە فعلەن خوێندن زۆر بەباشی دەڕوا بەڵێ ڕخنەیان لێتی کەس بە باشە باسی ناکات ئەوە بەڵام بەگشتی ئەم جیلەی کە لەبەر دەستیدا بە باشی دەڕوا بڕێوێنە زۆر باش دەڕوا مامۆستای واشەیە لەگەڵ ڕێزم کەس شەرمی لێ ناکا خەلەوانشە خۆی بەوە هەڵبچێشە بڵێ وەڵام من زۆر کەسێکی خاچیم و نابێت و تەڵەبەوە دەبێت سیستەمەکە وا گۆڕە کۆر بابە سیستەمە گۆڕا بەڵام بەخواتەوە ئیدارە نابی بەڵێ باشە نەرمونیاوی بەڵام ئیدارە کەسی بەهێزی دەوێت بۆ هەموو کەسێک نابێت پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابەی پیاوی فەرمووە ئەمان تۆ نەیکەی نەچی ئەمری دوو کەس نەکردیتە دەست بە کەڵک تۆ نایە چونکە لاوازی إن خير من استأجرت القوي الأمين جاء همو بياوك بكالقنايا يا أفرد كاك هربا أولا بكالقنايا يعني إسلام تشون رينويني قوم كاني كردوا با أفرد سركرداتي قوري إسلام ولاد نقرت الدست دفرمي با بياوي لاوازج نقرت الدست بياوي لاوازج با نقرت الدست
دەبێت قەوی بێ و ئەمینیش بێت قەوی بێت و ئەمین بێت هەردووشی تێدا بێت ینی ئافرەت لەوانەیە بکەوێتە ژێر کاریگەر و کۆنتڕۆڵ هەتا لە قەزادا لە قەزاوەتدا ینی زۆرێک لە زانایان چۆن دەفەرمونون ئیداری وڵات ئیداری بەڕێوەبردننی گەورەی وڵات نەک مدیریەتەکان ئەوانە ناڵم ئافرەت نەیکات چونکە ئەو پێویستی بۆیە عومەر کوڕی خەتاب ڕەزای خوا لێبێ شەوانە لە مەدینە سەعات 2-3 شەو کوچە و کۆڵانەکان دەگەڕا بزانێرە کەس ناگریە بزانێ ماڵێک شێشەی نییە ئافرەتێک ئەوە چۆن چێتە دەرەوەەوە دەبێت کۆمەڵێک پیا حیمای بکە ئەوە یعنی بەو شێوەیە بووە عومەر ڕەزای خوا لێبێ شەوانە چۆتە دەرەوە لەوانەیە پێویستی بۆ بێ کە بۆ وڵاتان بڕوا بڕیار بدات لە جەنگا خۆی بەشدار بێت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جەنگا خۆی بەشدار بووە نەکەر خۆی لەوێ بێت و بڵێت خوا من ناتوانم ئێوە بڕۆن شەڕەکە کردان دوای پێم بڵێن نەتیجەکەی چ بووە ئافرەتەرەوەیە پیا بۆ خۆی سەدا و شەڕەکەەوە بڕۆ کام سەرکردە گەورانی دەیان بینیت کە مەسەلەن جا بێدین بێیان دیندار بێ کە سەرکردایەتی وڵاتی گرتوێتە دەست لە ڕێگەی قووەت و غەڵەبەتی خۆی گرتوێتە دەست ئازا بووە زۆر قارەمان بووە توانیوێتی هەتا جاری وات انقلابی لەسەر لە وڵاتەکە کرد و سەرۆکی وڵاتی پیاوەکەی بەلاوەز زانیوە خۆی هاتوۆتە سەرکار و بەهێزتر بووە فعلا بەهێزتر بووە نەهاتە سەرکار توانای هەبووە کەواتە پیاوەکان هەمویان شایستە نین و وڵات بەرەو ئاقارێکی خراپ دەبن کە لاواز بوو لە ئیدارەیە لاواز ئێستا مەسەلەن باوکێک حتا ورن بەراوردی کەن ئەوەی کە تەمەنی هەبێ لەوانەیە لەم مەسەلەیە باش تێ بکات دوو باوک لە دوو خێزانی جیاوازە باوکێک زۆر میهرەبانە معدل مناڵەکان چیان بچی پێ بڵێن ئەوە دەکات و زۆر نەرمونیانە ئەم باوکە یعنی نەرمونیانەکەی بە جۆرێکە کە یعنی لەوانە مناڵەکانی بەزیان پێ دەبێتەوە بڵێ هەرچی وتمان دەیکات بەو شێوەیە باوکێکیش هەیە زۆر بەهێز و زەبر و زەنگی زۆری هەیە لە دە ئیشا دوانیان دوو ئیش ڕێگەیان پێ نادا لێیان دەجێڕێتەوە هەردووک تا ئێستا گەنجەی لێرە نامەوە لەوانێ سڵفی باوکانی خۆتان لابێت سەیریکەن خوای گەورە باوکی هەمووتان بە ساغ و سەلامەتی بێڵێتەوە هەر شێوەیەک بێت بەڵام دائیم خەڵک لە کام ینی خێزان بنەماڵە عەشرەت زیاتر شکست بە کام جۆرە باوکان و کەسایەتیان نەدێنێت بەم باوکەی کە زۆر نەرمینیان و زەعیف و لاوازە یان بەو باوکەی کە پیاوێکی زۆر بەغیرەت و ینی لە ترسی ئەو زۆر زار شتیان نەکردووە تا لە ژیاندانە زۆر لەبەردەستی بێزارن بەڵام کە وەفاتی کرد ئایا ئەم دوو باوکە کە وەفات دەکەن شکستی گەورە کامەیە بۆ کام خێزان و بنەماڵەیە بەتەئکید بۆ نەرمونیانەکە نییە نەرمونیانەکە بەڵێ تۆ سەیریکە من لەگەڵەوە دانیم هاگەدار بن توند و تیژی بەبەستم کە بەراورد دەکەم دائیم ینی کۆستی گەورە بۆ خێزانێک بۆ بنەماڵەیەک کۆستێکی زۆر گەورە بۆ وڵاتێک کۆستی گەورە زیاتر بۆ ئەو جۆرانە کەسانەیە کە زۆر کەسایەتێکی بەهێزن زۆر شەهامەت و غیرەتیان هەیە زۆر بڕیاردەرێکی ینی بەهێز و بەتوانن ئەوانە کە لە دەست دەچن دەڵێن نایانەوە بسەرکردانە بەڵام خەڵکی لاواز و زەعیف بەڵێ ئەوەی هەیە بەڵام لەژێر سایەشەوە ئەم ئەولادە فێری ئەنواع کاری خراپ دەبێت ئەنواع شت هەر چاپۆشی لێ دەکات ینی مناڵەکان بەرەو خراپە دەڕۆن و ئەگەر عشرەتێک بە عشرەتەکە بەرەو لاوازی دەڕوا پرت و بڵاو دەیە بەڵام ئەگەر ڕێز عشرەتێک زۆر بەغیرەت بێت زۆر ئازا بێت عشرەتەکە هەموو ڕادەگرێت جا وەرە بۆ وڵاتێکیش سەردەمی خۆی ئەوەی کە ئەم برایانە چەند کەسێکیان تاوتەمەنی منن لە هەموو دیوار و کوچە و کۆڵانەکانی عێراق دەنووسرا ئیدا قال صەدام قال عێراق ئەگەر سەدام قسەیەکی کرد یعنی عێراق کردی ئەمە قسە بوو دائیم ئەو سەر دیوارانە هەمووی ئەوارەی دەنووسرا ئێوە ئێستان هەر نەبوون نایزانەوەی ئەگەر سەدام وتی عێراق توێتی بەڵێ باسی مەدحی سەدام ناکەم مەدحیکەم بەڵام لە ڕوویەکەوە بڕیاردەرێک بوو لە زاخۆ بۆ بەسڕە پیاو نەبوو عەرەبێک بچێت لە زاخۆ ئیش بکە کوردێک قسەیەکی بەرامبەر بکە کوردێک لە بەسڕە قسە بکە ئیش بکات عەرەبێک لەوێ بڵێ بۆ هات کرد زەبر و زەنجی هەبوو وڵاتەکەی کۆنتڕۆڵی کردبوو
هزار ويك هەڵە و خراپەشی هەیە. ئیدی بەدبەختێکی گەورەی بۆ وڵاتێنە لەبەرەوەی بێدین بوو. بەڵام بڕیاردان وڵات کە معنی یەک بڕیار بێت، معنی خێزان کەسایەتی وڵاتەکە زیاتر دەحەسێتەوە و سپارێزراوتر دەبێت. ئافرەت ناتوانێت ئەمە بکات، ئافرەت ناتوانێت. سەیریکەن قورئانی پیرۆز باسی مەلیکەی سەبە دەکات. ئافرەتێک بوو بەڵقیسە، یعنی وای لێ هات کاتێک لە سەردەمی سولەیماندا عەلەیهی السەلام کە هودهود خەبەری بۆ دێنێتەوە قەومێک هەیە کە خوا ناپەرستن و هات دەپرس بەوە دەکات بە قەومەکەی خۆی دەکات چی بکەین، با هەدی بۆ بنێرین، هەدیە بزانین بە هەدیە چارەسەرمان ناکات. یعنی لاواز بەڵێ سەرکردایەتی وڵاتێکی قەومەکەی خۆی دەکرد، بەڵام بەڵێ خۆ قورئان باسی مەدحی دەکا بە باشە لەبەر ئەوەی مەشورەتی کرد. مەشورەت کارێکی باشە، کابرا ئەوەندە دەسەڵاتی هەبێت، ئەوەندە بەهێز بێت، ئەوەندە عەقڵ بێت، ئەو کاتە ئیشەکەی باش دەبێت کە مەشورەتی هەبێت، پرسوڕای هەبێت، ئیستبدادی نەبێت. ئەو لەلایەنەوە قورئان بە باش مەدحی چێ دەکات، مەلیکەی سەبە دەکات کە ئافرەتێکی ئەوا بۆ مەشورەتی قەومەکەی خۆی کردو با ئەوە بکەین و ئینە المولوکە پاشاکان کاتێک کە دەستنە شارێکەوە وڵاتێکەوە قەریەیەکەوە لە ناوی دەبن، ئەعیزەی گەورەکانی پیا و ماقوڵانی ئەو شوێنە زەلیل دەکەن، خەڵکی دمڕوت و خەڵکی بێکەڵک دەکەنە گەورەی دەکەن بۆ ئەوەی شکست بەم ئەو خێزانە ئەم کۆمەڵگایە لێکەڵۆشێنن. بەو شێوەیە وەسفی دەکات. والحاصل ئەوەی کە وەڵاممان بۆ ئەم حەدیثە بە پوختی ئێمە موسڵمان باوەڕمان پێیەتی حەدیثێکی صحیحە و مەبەست پێی ئیمامەی عوظمایە. زۆرێک لە زانایانوا دەفەرمون یعنی ئیمامەی گەوری موسڵمانان ببێتە خەلیفەی گەورەیان. ئیمامی موسڵمانان ئەوە لە هەموو مەزاهیبدا دەڵێن جائیز نییە ئیلا دەبێت پیاو بێت. ئەویش لەبەرەوە ناکە لاوازە چۆن هەندێک شت دەبێت ئیلا ئافرەت بێت. ئێستا مەسەلەن لە مەسەلەی دکتۆری ئافرەتانە ئیلا دەڵێن شەرع دەڵێت دەبێت ئافرەت بێت، بەتایبەتی ولادە و ئەم جۆرە شتانە. هەندێک شتێک کە اختصاسە وڵات لە شتایی دەحەسێتەوە دەڵێن نابێ هەموو پیاوێکیش بێت بۆ سەرکردایەتی وڵات. چ جایەوەی ئافرەتێک بڵێ وەڵا زوڵم لە ئافرەت کراوە، زوڵم لێ نەکراوە. بەڵێ قودرەی ئافرەتی زۆر بەهێز هەیە، زۆر لێهاتوو هەیە، زۆر شایستە هەیە لە بواری خۆیدا، بەڵام ئەوەوە ناگەیەنێکە لە بوارێکەوە شایستە بوویت بە کەڵک ئەوە بێ کە ئیدارەی وڵاتێک بە کاملی بکەیت. ئەگەر ڕخنشیان لە ئیسلامە لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەی ئەوانەی تر با پێمان بڵێن لە شوێی جیهانە ئافرەتێک ئینقلابی کردووە. لە 196 وڵاتە چەند وڵاتی ئافرەتە لە شوێیە وەزیری دیفاع و وەزیری چی ئەوانە و بڕیاردان یان هەمووی لە ڕێگەی ئەم سیستەمی پەرلەمانیەوە کە دەڵێن دەبێت ڕێژەی 125 ئافرەت بێت. کاکە ئافرەتەکە خۆی دەنگ ئافرەت نادا نەجینایەتێ. ئەیدی بۆچی ڕەخنە دەگرن؟ واتاوان کاتێک دەتوانێت تۆ ڕەخنە لە دین بگری کە خۆت شتێکی فعلەن کردبێت. لەوانەیە بە ڕەمزی ڕۆتینی دایبنێ، بەڵام بڕیارەکان لەبەر دەستێدانێت. جاری وایە ئێستا مەسەلەن ڕێژەی پەرلەمانیان پێپڕ دەکەنەوە 100 بەڵام یەک بڕیارش بەستی ئافرەتەکە نییە. خۆی بڵێن ئەم حیزبە ئەو حیزب خۆیان پیان وتۆ دڵ نەبڕۆکە لە پەرلەمان بووی ئەو بڕیارەکەتە ئەوا دەڵێ پیاوەکانی شەروان ئێستا، بەڵام بە زۆری ئافرەتەکە ئەوەیە، ئافرەتەکە هەر ئەوەیە. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.